ڕۆژێکی چوارچێوەی هەمانگی کە پێکاتبوو لە سوودانی وهادی عامری و محسین مەندەلاوی سەردانی هەولێر و سلێمانیان کرد لەگەڵ بەرپرسانی باڵای پارتیوێکی دی گفتوگویان کرد لەبارەی سەرۆک کۆمار و پۆستی سەرۆک وەزیرن. ئەم سەردانە لە کاتێکدایەت تاکو ئێستا بژاردننی سەرۆک کۆمار بەڕێوە نەچووە و ڤیتۆی ئەمریکایە لەسەر کاندیدی سەرۆک وەزیرانی عێراق و ئاڵۆزی ناوچەکەشەیە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئەم سەردانە ئامانجیان چیە، بەم زوانە پرسی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران نێگلا دەکرێتەوە و ئایا شیعەکان لەبەر ئەمریکا مالیکی دەگۆڕن و کورد دەبێت چۆن مامەڵە بکات، یاخود ئەو ڕووداوانەی کرە ناوچەکەیە ململانی ئێران و ئەمریکا چەندە کاریگەری لەسەر پێکێنانی حکوومەتی عێراق و پێکێنانی حکوومەتی نوێ دەبێت. هەروە ئەو وابڕێرە گفتوگۆش لە بینی ئێران و ئەمریکا بەڕێوە بچێت لەسەر ئەم پرسش قسە دەکەین. ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاک فەریدە سەسەد سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین. کاک فەرید بەخێر بێن، سوپاسیان زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزان بەسەر سەردانی وەفدی چوارچەوەی مانگی سەردانی هەولێریان کرد ئەمڕۆ و سەردانی سلێمانیشان کرد. پێ دوای سەردانەکە تەنها پێویست بێ پرسی سەرۆک کۆمار یاخود پێوەستە بە پرسی سەرۆک وەزیرانیش بۆ چوونی لایەنە کوردیەکان تایبەتی پارتیوێکی دی بزانن لەبارەی مالیکی دوایەوەی کە ئەمریکا ڕایگەیاند کە ئەوان دژیەوەن بێتەوە سەرۆک وەزیران. ڕەنگە یان بۆ چوونم ئەوەیە ڕەنگە هەموو ئەو بابەتانیان باس کرد بێت، بەڵام هەندێکی پەیوەندی بە عێراقەوە هەیە و هەندێکی پەیوەندی بە ئەو هەڵبژاردنانەی ناو پەرلەمانی عێراقەوە هەیە، یان دوو شتی جیاوازن. ئەوەی کە زۆر گشتیە ئەوەیە کە عێراق لەم هەلومەرجە ئێستادا بە دڵنیایەوە ینی لە ناو گەردەلوولەکەدایە، ینی بەشداری بکات و بەشداری نەکات هەر ئەم گەردەلوولە ئەیگرێتەوە بە شێوەیەک لە شێوەکان، بە تایبەتی کە ئەمریکیەکان ئەڵێن عێراق یەکێکە لە وڵاتانێک کە زۆرترین لایەنگری ئێرانی تایە و لە ڕاستی شەوایە، چونکە زۆربەی عێراقیەکان شیعان هەر پەیوەندیان لەگەڵ ئێرانیەکانە هەر هەیە، یعنی ئەو پەیوەندیە دێرینە و زۆریش کۆنە. جگەلەوەی کە بۆ نمونە ئێمەی کورد ئێمە ڕۆژە لە ڕۆژان هەمومان پەناهەندە بووین لە ئێران، بەشێکی سونەکانیش بە هەمان شێوە و شیعەکان هەمویان لەوێوە دەستیان بە سیاست کرد و حزبیان دروست کرد و توانیان ڕۆڵی سیاسی خۆیان زیاد بکەن. لەبەرەوە ئەوەی کە ئەمریکیەکان باسیەکەن کە ڕەنگە عێراق لەژێر کاریگەری ئێراندا بێت، من ئەتوانم بڵێم بەقەت جاران لەژێر کاریگەری ئێراندا نییە و شیعەکانیش بە دڵنیایەوە نایانوێت ببن بە پاشکۆی وڵاتێکی تر، تەنانەت ئەگەر شیعەش بێت. یان ئەوان لەو ماوەی پێشوو بە تایبەتی پاش داعش زۆر سەرکەوتوو بوون لە شەڕی داعش، هەرچەند لە سەردەمی ئەوانە بوو، بە تایبەتی لە سەردەمی مالکی بوو، بەڵام لە هەموو حاڵەتێکدا بە فتوای مەرجعیەت ئەو هێزی دژی داعش پێکێنرا، ئەوەی پێڵێن حەشدی شعبی و حەشدی شعبی تەنانەت لە بەشێک لە ناوچە کوردنشینەکانیش بە تایبەتی لای خانەقین و ئەم ناوە ڕۆڵی زۆر چاچی هەبوو و بە هاوکاری هەندێک جار لەگەڵ هێزی پێشمەرگە توانی بیان سەرکەوتنی باش بەدەست بێنن. لەبەرەوە ئەو فاکتەرانە پێم وایە فاکتەری باشن بۆ لێک نزیکبوونەوە و لێک تێگەیشتن و ئاڵوگۆڕی بیرروڕا و هەر لاینێک لەو لایەنانە هەندێک دۆستایەتی هەیە لەگەڵ لایەنە دەرێتچەکەن، ئەتوانرێت لایەنێک سوود لەوەی تر وەربگرێت بۆ ڕێخۆشکردن بۆ هەندێک دیبلۆماسیەت کە ڕەنگە لە قازانجی هەموو عێراقیەکاندا بێ. باش، بەس مەبەست چی بوو کە دەڵێ عێراق لە ناو گەردەلوولەکە هیچ گەردەلوولێک لە ناوچەکە هەیە؟ گەردەلوولەکە ئەو هێزانی ئەمریکایە کە هاتوونەتە ئەم ناوچەیە و ئەو سیاسەتانەیە کە ئێستا ئەمریکا ئەیگرێتە بە دڵنیایەوە ئەمە کاریگەری لەسەر عێراق هەیە، چونکە هەر چۆن وەک ئەوەی کە لە سووریا ڕوویدا ئەو کاتێک کە داعش لەوێ پەیدا بوو کاریگەری زۆر خراپی لەسەر عێراق هەبوو و پاش ئەوەی کە ئەم ڕژێمەش هاتووەتە سەرکار تا ئێستاش ئەم ڕژێمە لەگەڵ ڕژێمی ئێستا عێراق پەیوەندیەکی زۆر گەشەکردووی نییە، ئێستا شار بە گومانەوە ئەڕوانە سەیرەکتری. دواتر هاوسەیەتی لەگەڵ ئێران بە دڵنیایە پەیوەندی لە نێوان حکوومەت و لە نێوان دەوڵەت و لە نێوان گەلانی شەر دروست دەکات و ئەمەش لەگەڵ عێراق و ئێران ئەگرێتەوە. بە تایبەتی لە هەندێک قۆناغا شیعەکان هەمیان لە ئێران بوون، کورد هەمووی لەوێ بوو، یعنی قوڵایی استراتیژی شکستە سیاسیەکانی عێراقیەکان هەمووی لە ئێران بووە،
لەبەرەوە ئەو بە ئاسانی ناسڕێتەوە و جگە لەوەی کە ژنخوازی هاوبەشی شێڕەنگ لەناو کووردا لەگەڵ ئێرانیەکان کەمتر بێت بەڵام لەگەڵ کوردی ئێرانە تا ڕادەیەک هەر هەیە لە نێوان شیعەکان خۆیان هەر هەیە ئەمان تۆزێک یعنی کەمتر ناسیۆنالیستانە سەیری مەسەلەکە شیعەکان مەبەست بەڵێ چونکە تۆ هەر ئەوەی کە ئێستا مەرجعی بەڵایانە ئەمە هەر عەرەبیش نییە بەڵام لەگەڵەوەشە ئەتوانێت فتوا دەربکات بڵێ ئەتوانێت سیستانی خەڵکی سیستانە یان یەکێکە لە پارێزگاکان ئێران نازانم ئێرانیە یاخود پاکستانیە یعنی ئەو بەڵام بەنسبەت ئەوان کێشەی نییە یعنی زۆر ئاساییە کە فتوایەک دەرکات و ئەوان جێبەجێ بکەن ئەمان لە ڕوانگەی مەذهبیەوە مەسەلەی مەرجعیەتەکەیان هەیە و پێوەی پابندن و لەسەر ئەم بنەمایە خۆیان ڕێکخستووە بەڵێ بەس دوای سەر کۆماری قسە دەکەین بەس بۆ چون چی بوو لەسەر ئەو تەداخل لە ڕاستەوخۆی ترامپ کەم جارە کردی بۆ پرسی پێکێنانی حکوومەتی عێراق ڕەنگە پێش لە ژوورە داخراوەکان لە بینی ئێران و ئەمریکا گفتوگو هەبووێ لە حکوومەتەکانی پێشووتر کابینەکانی پێشووتر بۆچی ئەم جارە هاتە سەر مۆبایلەکەی ترامپ و تویت بکە و بڵێ فڵان کەسمان پێ باش نییە خۆی لە ڕاستیدا ئەم مەسەلانە زۆر پەیوەندی بە عێراقیەکانەوە نییە و پەیوەندی بە خودی عێراقەوە نییە پەیوەندی زۆرتر یان ئەگەڕێتەوە سەر پەیوەندی خراپی نێوان ئەمریکا و ئێران و لەم نێوانەدا بە دڵنیایەوە ئیسرائیلەکان دەورێکی زۆر خراپ ئەجێڕن یعنی عێراق تێوەگراوە لەو مەسەلە یان خۆی ناوێت تێوە بگرێ بەڵام تێوەگلاوە و ناتوانێت یان کەس ناتوانێت دراوسەکەی خۆی بگۆڕێت ناتوانێت یان عێراقیەکان بسن بۆ شوێنێشکە وڵاتەکە بجێزنەوە بۆ شوێنێشتر هەرەبێت ئەوان بۆ هەتای ڕەنگە عێراق و ئێران دراوسەی یەکتر بن و هەردووچیشیان پەیوەندی بازرگانی و پەیوەندی لە بواری وزە و لە بواری کۆمەڵایەتیەوە هەر لە نێوانیانە هەیە یان پەیوەندێکە وەکو عێراق چەند دوورە لە ئەمریکا بەڵام زۆر نزیکە لە ئێران لە ڕوو جوگرافیاوە ئەوە پەیوەندی مێژووی لە نێوان ئەو دوو وڵاتە هەیە بەڵام ئەمریکا تەنانەت لەو سەردەمەی کە یان لە پاش جەنجی دووەمی جیهانە ئەنجا هاتۆتە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و ڕۆڵی زیاد بوو یان لە 1945 بەدواوە لە کاتێکە ئەم دەوڵەتانەی کە هاوسەی عێراقن لەو کاتێک کە دامەزراون یان پێشەوەی کە تورکیای عوسمانی هەبوو پێشەوەی تورکیای مۆدێرن هەبێت عێراقیەکان مامەڵیان لەگەڵ عوسمانیەکان کردووە پێشەوە لەگەڵ ئێرانیەکان مامەڵیان لەگەڵا کردوون پێشەوەی ئێرانی نوێ دروست بێت لەبەرەوە ئەم پەیوەندیانە ناتوانرێت بەهۆی ئەوەی کە دەوڵەتێک یا سەرۆکێک یاخود حکوومەتێک مەبەستێتی ئەو پەیوەندیانە بۆ گۆڕێت ئەبێت ئەو وڵاتەش پێوەی پابند مەبەست لەو ڕاتکردنەوە ڕاستە و خۆی چۆن بوو ینی پێشتر بەم شێوە دەستێوەردانە لە کاروباری عێراقەوەی ترامپ دەیکا بۆ بەم شێوەیە ئەمە نییە خۆی ئەمە هەمووی دژی یاسای نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیەکانە شتیوان لە جیهانە نییە یعنی ئەمە ترامپ لەخۆیەوە ئەو شتانە ئەکات یان ئەمە کێشەیەکی گەورەی بۆ هەموو جیهان دروست کردووە و لە کۆتاییدا ئەمریکا خۆی زەرەرەکات یعنی بۆ نمونە ئێستا ئەڵمانیا و فەڕەنسا کە بەشێکی گرنگی جیهانی ڕۆژئاوایی پێکدێنن وازیان لە ئەمریکا هێناوە پەیوەندی استراتیجیان لەگەڵ چین دروست کردووە یانەوە ترامپ خۆی سیاسەتە هەڵەکانی واز کارێک واکات هاوپەیمانەکانی ئەمریکا وازی لێبێنن بچن بمە بە هاوپەیمانی لایەنەکانی تر یان ئەو شتانە کەس نایکات یانی ئەوەی کە ترامپ ئەیکات لە دەرەوەی یاسای نێودەوڵەتیە و لە دەرەوەی عورفی نێودەوڵەتیشە شتیوان نییە بەس ئێستا سەرۆکی ئەمریکا بڵین لە مێژووی سەرۆکانی ئەمریکا سەرۆکیوانە بووە سەبوون وەکو بەڕێزوتر داوای بۆنە پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپا خراپ بووە کە پێشراو پەیمانی ئەمریکا بوون بێمتوانەی دروست بووە داوای گریلاند دەکا داوای کەنەدا دەکا داوای زۆر شت دەکا بۆنە سەرۆکوەزیرانی عێراق ڕەت دەکاتەوە کاندیدەکەی باسم کرد ئەڵێم ئەمە شتێکە لە عورفی سیاسیان نییە یعنی بۆ نمونە لە جەنجی دووەمی جیهانە دوو بەرەی گەورە هەبوو ینی یەکێک سۆڤێت و ئەمریکا بە یەکەوە بوون ئەو کاتە یان یەک بەرە بوون دژی ئەڵمانیا ئەڵمانیەکان گرینلاندیان گرت بوو
کە شەڕ بوو ئەمریکیەکان هێزیان نرد و گرینلاندیان لە ئەڵمانەکان سندەوە و دانەوە خاوەنەکەی. یعنی کە تۆ ئەچیت یان بڵێ وڵاتێک ئەچێت وڵاتێک چیتر ئەگرێت ینی ئەمە داگیرکردن نییە یان لە شەڕە کە تۆ وڵاتێک ڕزگارەکەیت یان بۆ نمونە ئەگەر وا بێت ئەمریکیەکان هاتن هێزیان کۆکردەوە عێراقیان گرت ئەمە لە سەردەمی ئیمپەراتۆریەتی کۆنەکانی ئەم وڵاتە ئەبوو بەهی ئیمپەراتۆریەتەکە. بەڵام ئێستا ئەگەر ئەمریکا بۆ نمونە ئەمریکا چەند وڵاتی ڕزگار کردووە یاخود ئازاد کردووە. فەڕەنسا داگیر کرابوو، ئیتالیا داگیر کرابوو، یۆنان داگیر کرابوو، گرینلاند داگیر کرابوو، نزیکەی نیوەی ئەوروپا ئەڵمانەکان گرتو بیان جەنگی دووەمی جیهانی لە جەنگی دووەمی جیهانە هاتن بە هاوکاری لەگەڵ ڕووسەکان ئەو وڵات ئەنیان ڕزگار کردو ئەڵمانیایان تێکشکاند دواتر خۆیان گەڕانەوە. بەڵام سوودی چی بۆ ئەمە بۆ ئەمریکیەکان؟ ئەمریکیەکان تا جەنگی دووەمی جیهان گۆشەگیر بوون، پەیوەندیان بە جیهانەوە نەبوو، نەچوون پەیوەندی ئابووریشیان زۆر کەم بوو. ئەمە سیاسەتێکیان هەبوو لە سەردەمی سەرۆکی ئەمریکاوە ئەو پێڵێن مۆنڕۆ. ئەمریکا بۆ ئەمریکاییەکان، ئێمە جیهانێکی تازەین، ئەوانە جیهانە کۆنەکەن، ئەوانە کێشیان زۆرە پەیوەندیمان پیانەوە نییە، ئەمە جیهانی ئێمەیە بۆ خۆمان بەیەکەوە ئەژین و یارمەتی یەکتری ئەدەین. یعنی واشنگتن خۆی سەرۆکایەتی هەردوو ئەمریکای ئەکرد، ئەمریکای باشوور و ئەمریکای باکوور، و پەیوەندیەکی زۆر تەندروست لە نێوانیانە هەبوو تا هەندێک لە سەرکردەکان هاتن هەندێک کێشیان دروست کرد. بەڵام ئەو کێشانش کە دروست کرا کێشەی دیبلۆماسی بوو، یان کێشێکی زۆر گەورە نەبوو کەەوەی ترامپ نییە بچێت سەرۆکێک لابەرێت و هێڕژ بکاتە سەر وڵاتێک و کێشەی لەگەڵ دروست بکات. یعنی گەورەترین کێشە لە نێوان ئەمریکا و لە نێوان وڵاتێکی تری ئەمریکا لەگەڵ کوبا بووە کە کوبا بوو بە دەوڵەتێکی کۆمونیست و ئەوان یانوت ئەو یعنی ئەمە شتێکی شازە لە هەردوو ئەمریکا کە وڵاتی سەرمایەداریە وڵاتێکی کۆمونیست دروست بێت. هەر ئەم حادیسەیە هەبووە و کەسیش پەلاماری یان کێشەیەکی زۆر گەورە نەبووە وەکو ئەوانەی کە ئێستا ڕۆئەدات. باش بەس ئێستا سیاسەتێکی دیاریکراوەی سەبارەت بە ئیدارەی ترامپ بۆ نمونە بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست لە ناویدا بۆ عێراق و سووریا هیچ شتێکی دیاریکراو هەیە یاخود بڕوایان بە فیدراڵێت و لامەرکەزێت و ئەوانن ماوەستا لەگەڵ دەوڵەتی مەرکەزین چۆنە؟ نا من پێم وایە لە سەردەمی ترامپە یاسای نێودەوڵەتی نەماوە، عورفی نێودەوڵەتی نییە، پەیوەندی نێودەوڵەتی ئەو قیمەتەی جارانی نەماوە، ینی هیچ شتێک لەمڕۆوە نەماوە. ئەمە وەکو ئەوەی ئێمە بگەڕێنەوە بۆ پێش جەنگی یەکەمی جیهان. لە پێش جەنگی یەکەمی جیهان ئەو یاسایانەی کە دواتر هاتن هیچی لە ئارادا نەبوو، بەڵام ئەمان بۆ ئەوەی جەنگ ڕوونەداتەوە هەندێک یاسایان دەرکرد. بەڵام دواتر ئەم یاسانش ئەوەندە کاریگەر نەبوون کە بتوانن چکە مؤسسەیەکی نێودەوڵەتی بەهێز نەبوو وەکو ئەوەی دواتر دروست کرا. لە جەنگی دووەمی جیهانە پاشەوەی کە جەنگەکە کۆتایی هات ویستیان بناغەیەک دابنێ بۆ ئەوەی ئەم جەنگە ئەمە دوایین جەنگ بێت لە جیهانە، یان وەکو جەنگی جیهانی. لەبەرەوە نەتەوەی گرتوەکانیان دروست کرد و زۆر پەڕیان بنە یاسای نێودەوڵەتیدا و چەندین یاسای نێودەوڵەتی هاتە ئارا و چەندین کێشە لە ڕێگای نەتەوەی گرتوەکانەوە چارەسەر کرا و ئەو کاتەیەکێکی سۆڤێتیش هەبوو کە سیاسەتی ئاشتی پیادە کردبوو بۆ ئەوەی ئەو دوو هێزە گەورەی ئەو کاتەی جیهان تووشی شەڕیش نەبن لەگەڵ یەکتریدا و تا ئەندازەیەک گەیشت بوون بە سەردەمێک ئەو پیاڵە سەردەمی ویفاق. یعنی هەر یەکێک بەشی خۆی وەرگرتووە بە شەڕ نەکەین لەسەر بەشی یەکتری، من بمەوێت بەشی تۆ بەرم و تۆش بەشی من بەری، لەبەرەوە ئەمە باشترە وەکو دۆست ئەژین ما دوو ڕژێمی جیاواز بێت، یەکیان سۆسیالیستی بێت ئەو تریشان سەرمایەداری بێت. بەس مسم ئێستا بۆ عێراق سیاسەتێکی دیاریکراویانەیە چونکە باز دەوڵێت ئێستا نوێنەری ئەمریکا بەتابێت بۆ کاروباری سووریا باسی عێراق و سووریاشی کردو کە دەڵی فیدراڵە بەکەڵک وەهمە بۆ ئەو ناوچانە، یعنی ئێستا پەیوەندی بە ئەمریکیەکانەوە نیە، خۆشیان باسییان نەکردووە، بەڵام خۆی ناردنی نوێنەرێک
لە کاتێکە کە ئەمریکا خۆی سەفیری هەیە لە عێراقا شتێکی شازە و پێویستی پێ نییە. بوونێک بنێرن بەس ئیلغاکرا و دەڵێن تۆمباراک دێت بۆ عێراق یەکێک بێت شارەزایی هەبێت لە عێراق، شارەزایی هەبێت لە عورفی نێودەوڵەتی، شارەزایی هەبێت لە دیبلۆماسی، ئەوە ئەکرێت سوودیشی لێ وەربگیرێت. بەڵام کەسێکیان هێناوە خۆی عێراقیە. بەڵەوەی پێشووتر مارک ساڤایە سافایە خۆی عێراقیە وتیان گویا ڕەت کرابێتەوە ئێستا بەنیاز من تۆمبارک بێت هەندێک ئاژانسی هەواڵ بەڵێ ڕۆی ترس وەکوڵێن بان کراوەتەوە و ڕەنگە هۆکەشی بۆ ئەوە بگەڕێتەوە کە ئەو یەکێ لە ئەرکەکانی لەو قۆناغەدا ئەوە بوو کە نەیەڵێت مالیکی خۆی کاندید بکات یاخود لەگەڵی دابنیشی قەناعاتی پێ بکات و کارێکی وا بکات لەگەڵی کە ئەو بکشێتەوە. بەڵام ئەمەی پێجێبەجێ نەکرا ئیتر بە شکست خواردویاندانا و ڕیان کێشایەوە. ئەی سوار بە تۆمبارە خوێندنەوە بۆی چییە؟ ئەو ڕۆڵێکە لە عێراق بڵێن ئەگەر بێت ئەگەر پرسی عێراقیش پێویست بێرن یاخود لە سووریا هەبوو سیاست نازانین ئەبێت ئێمە چاوەڕێ بکەین چونکە یان بە پێی کەسەکان ناتوانانی هەڵی سەنجێنی بەزەوەی سووریا ڕۆڵێکە لە سووریا دەیبینێ ئەوەی سووریا ئاسانترە یعنی وڵات چی بە بەراورد لەگەڵ عێراقا زۆر ئالۆز نییە چکە حکوومەتێک لەوێ هەیە خەریکە ئەکەوێتە سەر سکەی خۆی و توانیوەتی بەشێک لە کێشەکانی خۆی چارەسەر بکات بەڵام خۆی تێڕوانینی ڕوون نییە بۆ مەسەلەکان و نازانێت بە ئایندەی خۆی لەسەر چ بنەمایەک دروست بکاتەوە یان کێشەی هەیە لەگەڵ کورد کێشەی هەیە لەگەڵ ئەم ڕژێمە ئەوەی سووریا کێشەی هەیە لەگەڵ کورد لەگەڵ عەلەویەکان هەر لە سەرەتاوە کێشە هەبوو لەگەڵ دروزەکانیش ئەم سێ گروپە ئەمە سێ گروپی ئۆپۆزیسیۆنن هاوپەیمانیەکی ناڕێگەیەنراویان هەیە یعنی ئەمانە ڕەنگە باسی مافەکان بکەن ئەوانی تر هەمویان وازیان لە مەسەلانە هێناوە سونەکان هات سونەکان کە زۆرینەن دژی ئەم ڕژەمەنین و بەلایەنەوە ئەمە ئەوەی کە ئێستا هەیە ئەمە گونجاوە چکە دەسەڵات بۆ ئەوان گەڕاوەتەوە جاران دەسەڵات لای عەلەویەکان بوو ئێستا دەسەڵات بۆ ئەوان گەڕاوەتەوە ئەوان پێیان خۆش ئەم مەسەلەی هەروە بەردەوام بێت. باش بەزای سەرنج چی لەسەر مامەڵی ئەمریکا لەگەڵ پرسی کورد لە سووریا پشتکردنە هەستە هێزەکانی سووریای دموکرات ئەمە مفاجعە بوو بۆ هەموو کەس یعنی کەس نازانێت من پێم وایە ئەمە ئەمریکای ترامپ ئەبێتە شتانەی لێ پێشبینی بکرێت چونکە ترامپ بە پێی یاساکان بە پێی عورف بە پێی ئەخلاق بە پێی نەریت بە پێی یاسای نێودەوڵەتی هەڵسوکەوت ناکات و بە پێی مەزاج هەڵسوکەوتەکات و هەموو جار خۆشیان ئەوانەی کە زۆر لێوەی نزیکن ئەڵێن ئێمە ئەچین قەنەعاتی پێکەین بۆ شتێکی دیاری کراوە ئێمە لە ژوورەکە دەرەچین فڵان کەس ئەچێتە ئەوەی کە ئێمە لەگەڵی دانیشتوین ڕێک کەوتون هەموو پێ هەڵەوە شوێنێتەوە یعنی کەسێکە سەقامگیر نییە لەسەر بیر و بۆچوونەکانی خۆی یعنی هەر بۆ نمونە گەورەترین لێدوان کە ئەو داوێتی ئەوەیە کە پاشەڕی 12 ڕۆژە ئێمە شەڕەکەمان لێرە کۆتایی پێهێنا چونکە ئەتۆمەکەی ئێرانمان وێران کرد ئێستا ئێران بێ ئەتۆمە لەبەرەوە ئەرکەکەی ئێمە لێرە کۆتایی هاتووە ئەوەی تریش ئاهێڵینەوە بۆ ئایندە و پێویستمان بە درەژە کێشانی شەڕ نییە ئێستا هەر باسی ئەوە ئەکاتە بێت نازانم چی ئەی باشە تۆ نەدوتەمە هەمووی وێران کراوە کۆتایی هاتووە لەبەرەوە کەس نازانێت یانی ئەمە راپۆرتەکانی کە بۆ ئەچێ ئەیخوێنێتەوە نایخوێنێتەوە چونکە هەموو سەرۆکەکانی ئەمریکا ڕۆژانە راپۆرتیان بۆ ئەچێت و هەمووشیان تێبینیان هەیە لەسەری ئەیدەن و لەسەر ئەو راپۆرتانە کارەکەن بەڵام وەکو باسم کرد ترامپ لەو جۆرانە نییە یعنی جیاوازە بەس بۆ کورتی چاوەڕێ دەکەی ئێستا بڵین هاتنەوە ناوچە کوردیەکان ڕێکەوتنیان کردبوو پێشتر بڵین کۆمەڵێک ڕێکەوتن لە کۆتایی مانگە ڕابردوش سیەک ڕێکەوتنێکرا هێزەکانی سووریای دموکرات بڵین فیرقەیەکیان بۆ دروست بکرێت لە پارێزی حەسەکە بە سێ لیوایەکی بڵین لە کۆبانی سەر بە فیرقەیەک بێت لە حەلەب وەدانان دەڵە باسی ناوچە کوردیەکان دەکات زمانیان بۆ پێشتر مەرسومیش دەچوو سوار بە زمان و نەورۆز و وەزارەتی ناوخۆ بۆ پێدانی جنسی و ئەوانە
من باسم کرد ئەمە مفاجئە بوو ئەو هەڵوێستەی ئەمریکا بەرامبەر بە کوردی سووریا. یعنی ترامپ شەرعی دیوە، مەزلوم عەبدیشی دیوە کاتی خۆی، کۆڵێک مەدحی هەردووچیانی کردووە بەجیا کۆبوونەتەوە. و لە ویلایەتی یەکەمی زۆر معجب بوو بە کورد کە شەڕی داعشیان کردووە، و هەمیشە کە باسی کورد ئەهات باسی ئەو مەسەلەی ئەکرد. بەڵام لە کۆتاییدا هەڵوێستێکی وای نواند کە مرۆڤ ناتوانێت جارش کە متمانەی پێ بکاتەوە بەرامبەر بە کورد. هەر بە ناشرینیش باسی ئەوەی کرد ئێوە لە سەردەمی خۆتانە لەو سەردەمەی کە پێک هاتوون بۆ ئاری چێکی دیاریکرا و دامزراون یا پێکێنراون، ئەویش بۆ شەڕی داعشە. شەڕی داعش کۆتایی هات ئەبێت ئێوەش هەڵوەشێنەوە، هەروای پێوت بوون. ئەمە ینی ناتوانێت پێش بە سەرۆکێکی وە بەستی. باش بەس بەڕێزت چاوەڕێکی دەکەیت بۆ کوردانی سووریا دوای لەسەر عێراق قسە دەکەین، بەس دەبنە هەرێمێک تایبەتمەندێک دەدرێتەوە بەو ناوچانە لە عێراق نانە لە سووریا دوای ڕووداوانە یاخود سووریا خۆیان ئەتوان خۆیان بڕیان لەسەر مەسەلەکان بن. بەڵام وەکو کورد من پێم وایە هەموو کوردێک، یعنی لە هەموو پارچەکانی تری کوردستان تموحی ئەوەی هەیە شتێکی دەستکەوێتەوە ئەوەی کە کوردی عێراق دەستی کەوتووە، هەرێمێکی تایبەت بێت و سەربەخۆی ناوخۆی خۆی هەبێت و هێزی خۆی هەبێت و خۆی ئیدارەی خۆی بکات. من پێم وایە یعنی ئەم تموحە ینی ڕەوایە، کێشەی نییە. بەڵام ئەوەی کە بۆ کوردی عێراق هەڵکەوت ڕەنگە بۆ کوردی وڵاتێشتر هەڵ نەکەوێت. و بەدڵنیایە هەلومەرجی ئێران جیاوازە لەوەی عێراق، هی تورکیا جیاوازە، هی سووریا شەر جیاوازە. یعنی ئەم سینارەیە کە لە عێراق هاتە دی، من بۆ چوونم ئەوەیە کە زەحمەتە، ناڵێم مەحاڵە، بەڵام زەحمەتە لە پارچەی شتری کوردستان دووبارە بێتەوە. مەگەر ئەو هەلومەرجەی کە بەسەر عێراق هات بەسەر ئەو وڵاتەش بێت، ئەنجا ئەو وڵاتەش وەکو چۆن عێراق قۆناغەکانی خۆی بڕیتە گەیشتە ئەو قۆناغە، ئەویش ئەبێت هەروە بێت. بەڵام زۆر قورسە ئەو ئەزمونانە دووبارە ببنەوە. چاوەڕێکی دەکەی بۆ کوردانی سووریا بۆ کوردان ڕۆژاوە چاوەڕێکی دەکەی لەبارەی مافی سیاسی بڵین؟ پێش هەموو شتێک مەسەلەکە بەدەست ئەوان نییە، یعنی مەسەلەکە بەدەست حکوومەتی سووریایە و بەدەست شەرع خۆی. یعنی ئەوەی کە حکومەکات ئەو ئەتوانێت دەستبەرداری بەشێک لە دەسەڵاتەکانی بێت بۆ ئەوەی ئێمە پێ ئەڵێن هەرێمەکەن. ئەگەر ڕازی بێت بەمە هیچ کێشە نییە. بەڵام تا ئێستا ئەمان هیچ هەنگاوێکیان نەنواردووە لەم بارەیەوە. یان بۆ نمونە ئەبێت ئاڵاکە شتێکی تیا بێت، ڕەمز بێت بۆ ئەو فرەیەی کە لە سووریا هەیە. ئەبێت بۆ نمونە دراوی ڕسمی شتێک بێت نوێنەرایەتی هەموو لایەنەکان بکات. و جگەلەوە لەو دابەشبوونانی کە لە سووریا هەیە، دابەشبوونی مەزهەبی زۆر بەفراوانی هەیە، زۆرترە. و ئێستا بەهۆی کوردەوە دابەشبوونی نەتەوەیش هەیە، کورد و عەرەب لەوێش هەیە. یانەوەش دابەشبوونێکە. چارەسەرکردنی مەسەلەی کورد وەکو مەسەلەیەکی نەتەوەیی جیاوازە لە چارەسەرکردنی مەسەلەیەکی دینی یاخود مەزهەبی. چونکە ئەوەی کە مەزهەبیشە هەردووچیان عەرەبن، بەڵام یەکێکیان بۆ نمونە عەلەویە، ئەوە تریشیان سوننەیە یاخود دورزیە یا گروپێکی ترە. بەڵام ئەوەی کورد بەدڵنیایەوە ئەبێت هەندێک حکوومەت یارمەتی دەربێت بۆ ئەم مەسەلەیە. یعنی هەر بۆ نمونە منجارێک هەر ئەو نمونە هێنایەوە هەر لە چاو پێکەوتنێک بۆ یەکەمین وەزیری پەروەردە لە عێراقا سووری بوو کە دایان نابوو کوردیش مافی ئەوەی هەبوو، یان ئەو مافەی پێدرا بوو کە 6 ساڵی یەکەم ئەوەی پێڵێن سەرەتایی ئەمە ئەتوانێت بە کوردی بخوێنێن، بەڵام لە پاش ئەوەی تریانە ئەبێت ببێت بە عەرەبی. ئەمە بۆ سەردەمی خۆی باش بوو،
سەردەمی نامزرانی دەوڵەتی عێراق مەبەست بەڵێ بۆ سەردەمی خۆی زۆر چاک بوو دواتر گەشەی کرد و هەمووی هەتا لە زانکۆش ئێستا هەر بە کوردیە لەبەرەوە ئەگەر کوردەکانی سووریەش بتوانن بەو ئەزمونە تێپەڕن یعنی زۆر پێدا نەگرن لەسەر ئەوەی ئەبێت لە سەرەتاییەوە تا زانکۆ بە کوردی بێت ئێمە یەکەم جار بە کوردی بێت لە سەرەتایی ئەنجە دواتر وردە بیکەنە ناوەندی و بیکەنە ئەوەی بە مەرسومانت پێ چۆن بوو پێت باش بوو کۆمەڵک مەرسوم دەرکرا بوو لەبارەی زمانی کوردی پێدانی ڕێگەزنامە ئەمە ئەو داوایانەیە کە کورد لەوەتەی سووریا وەکو دەوڵەت سربەخۆیی بەدەست هێناوە کورد داوایەکەت و هەموو ڕژێمەکانی پێشوو بە ڕژێمی حافظ ئەسەدیشەوە کە نەرمتر بوو بەرامبەر بە کورد هەمویان ئەمانیان ڕەت کردبەوە بەڵام نیان ئەچەوساندنەوە ڕایان نائگواستن یان ئەو شتانیان هەبوو بەڵام وەکو مافی نەتەوەی هیچ مافێکیان بۆ دابین نەکرد بوو تەنانەت بەشێکی زۆریان ڕێگەزنامەشیان نەبوو پێیان نادەن ئێوە باپیرتان سووری نییە ئێخۆن نیوەیان زیاتر باپیریان سووری نییە چکە هەمیان بەشێک بوون لە دەوڵەتی عوسمانی یعنی ئەوەی کە باپیری خەڵکی تورکیایە عوسمانی بووە ئەوانی شار عوسمانی بوون لەو سەردەمەدا بەڵام ئەمەیان کرد بۆ بیانوو وەکو تازە بڵێنەوە دوورە فیدراڵێت بۆ کوردانی سووریا و لا مرکزیەت و لە ڕووی سیاسی و مافە سیاسەکان ئەمە من پێم باشە ئەم مەسەلەیە کورد سەرمەشقی نەبێت یعنی کورد ئەوەی کە داوای ئەکات سونە داوای ناکات کە زۆرینن و مەسیحیەکانیش داوای ناکەن یان شتێکی وایە نییە ینی هەرێمێکی دیاریکراو نییە ڕەنگە ئەوان پێویستیان پێ بێت ئەوەی کە زۆر پێویستی پێیەتی کووردە عەلەویەکانە دروزیەکانن ئەگەر ئەمانە بەرەیەک هاوکاریەک لەگەڵ یەکتریا بکەن ئەکرێت یعنی فشارێک دروست بکەن بەڵام خۆت بینیوتە هەرسێکیان لێدراون یان دروزیەکان هەڕشیان کرایە سەر عەلەویەکان هێرشیان کرایە سەر ئەم جارەشیان کوردیش هەر هێرشی کرایە سەر لەبەرەوە تەنانەت ئەو کاتەی کە هاوین بوو کۆنگرە ئەو سێ گروپە گروپی کۆنگرەیەکیشیان بەست لە حەسەکە و داوای مافەکانی خۆیان کرد و بەیاننامەشیان دەرکرد یانە ئەوەندا نەنیشتون بەڵام ڕژێم ڕەنگە یان ناتوانم بسمە ناو دڵی بزانم هەڵوێستی بەرامبەر بە کورد چیە یا چۆنە بەڵام پێم وانە ینی زۆر کوردیان خۆش بێت ئەمە یەک دووەمیشیان چونکە عەلەویەکان خۆیان حکومڕانی سووریا بوون ڕقیان لە عەلەویەکانیشە و دروزیش لەبەر ئەوەی دروز بەناو خۆی بە موسڵمان داهێنێت و بەڵام بە پێی عەقیدەکە لە ئیسلام دوور کەوتۆتەوە ئەوانیشیان خۆش ناوێت لەبەر ئەوەی خۆیان ئیسلامین و خۆیان ئەوە نیش هەندێک عەقیدەیان هەیە کە ڕەنگە لەگەڵ ئیسلامە نەگونجێت یەکێ لەوانە تەناسوخ مەسەڵەن ئەوە قەناعەتیان بەو شتە هەیە کە لە ئیسلامە نییە بەڵام ئەمە گروپێکە قەناعەتی بە شتێک پێ بۆ خۆی قەناعەت پێێتی کاریگەری خراپی لەسەر ئەوانی تر نییە عەلەویەکانیش ئەوەندە ساڵە حکمی سووریایان کردووە ڕەنگە زۆر خەڵکیشیان ئازاردابێت و ڕژێمەکەشیان دیموکراتی نەبووە لەبەرەوە خەڵکەیە ڕقی لیانە سونەکانیش ڕقیان لیانە بەس ئەو ڕووداوانی سووریا پێ دوایە بپەڕێتەوە بۆ عێراق یاخود دەسەر چی وەستاوە یاخود ئەو گفتوگویانی ئێستا لە بینی ئێران و ئەمریکاوە هیچ کاریگەرێکی لەسەر ڕووداوەکانی لەسەر عقودی عێراق لەسەر سووریا تا ئێستا هیچ ڕووی نەداوە ینی تا ئێستا ئەوەی کە هەیە قۆناغا گرژەکەیە قۆناغی هەڕەشەکردنە لە یەکتری قۆناغی خۆ ئامادەکردنە ئەگەر شەڕ قەومە ئەوانە هەر یەکێک لەوانە چەکەکانی خۆی بەکاردێنێت و شێوازەکانی خۆی بەکاردێنێت بەڵام ناتوانم بڵم کاریگەری هەیە یاخود نییە چکە دیار نییە نازانێت چۆن ماوسم ئەوەی لە سووریا ڕوودا دێتە عێراق سونەکە بەپەڕنەوە یاخود لێرە سونەکان شتێک بکەن لەم بارودۆخە هەندێک ئێستا هەندێک پرۆپاگەندە دروست بووە باس لەوە ئەکەن
یان ترامپ خۆی باسی نەکردووە بە شێوەیەکی فەرمی بەڵام تێڕوانینەکە ترامپیانەیە باشە ئەو شتێکی وای یعنی قسەکە بەو شێوەیە کە سووریا پێویستە گەورەتر بێت فراوانتر بێت ئەگەر سووریاش فراوانتر بێت خۆ خاچی ئیسرائیلی نادەنێ تورکیاش خاچی ناداتێ هەردەنیش نایداتێ هەر عێراق مێنێتەوە ناوچە سونەکان مەبەست ناوچە سونەکان بۆ نمونە ئەڵێم ئەنبار هەمووی بچێتە سەر سووریا بەڵام ئەوە هەرچەند ئێستا باسەکرێت ناتوانین بڵێن پرۆژەیەکی کاملە بەڵام یەکێکە لەو شتانەیە کە لە ناوەندە سیاسەکانە هاتوۆتە ناوەندە سیاسەکانە و قسەی لێوە ئەکرێت ئاجینە من پێم وایە ڕەنگە ئەگەر ئەنباریەکان سەرپشک بکرێن یعنی عێراقی بن باشترە لەوەی کە سووری بن لە وڵاتێکی دەوڵەمەندی وەکو عێراق بمێنەوە کە تا ئەندازەیەک سەقامجێترە پێشبینی بکەن بڵێن سونەکان چاویان لەوەیە نەسڵات لە عێراق وەربگرنەوە ئەوە بەڵێ ئەمە هەر لە سەرەتاوە وایە هەر لە سەرەتاوە بە دوای کەوتنی ڕژەمی بەعسەوە دەیانەوێت دەسەڵات وەربگرنەوە سونەکە هەموو گرروپێک کە دەسەڵاتی بەدەستەوە بێت و دەسەڵاتەکە لە دەستدا بێت هەر خەو بۆەوە ئەبینێت کە ڕۆژە لە ڕۆژانە دەسەڵاتی بۆ بگەڕێتەوە بەدڵنیایەوە پێم وایە خەونی سونەکانیش ئەوەیە کە بتوانن کۆنتترۆلی عێراق بکەن وەکو جاران و بتوانن حکمی عێراق بکەن سیاسەتی یارمەتی دەریانە لە عێراق ئەمە بکەن یاخود بەغدا وەربگرنەوە ئەوان سونەکان پەیوەندی زۆر بەهێزیان لەگەڵ خەلیج هەیە ئێستا و لەم هەلوو مەرزەی ئێستادا پێم وایە ڕەنگە لەگەڵ سووریەکانیش ئەو پەیوەندیان هەبێت ئەمە یەک دووەمیشیان لەهجەیەکی عێراقیش هەیە لە ناو سووریا یعنی کە نەخشە لە نێوان عێراق و سووریا دانراوە و بەشێک لە عێراقیەکان بەر سووریا کەوتون ینی من لە سووریا سایکس بیکۆما بەست بەڵێ یان وەکو لە سووریا خەڵکم دیوە وامزانی عێراقیە وتینا ئێمە سوورین بەڵام ئێمە خزم و کەس و کارمان لەو دیو هەیە وەکو کوردی عێراق و کوردی ئێران وتی ئێمە هەروان و ژنێکیش هەبوو گۆرانی بێژ بوو ئەمود باشە ئەم گۆرانی بێژە ژنە بۆ بە عێراقی لە سووریا گۆرانی ئەڵێت وتیان ئەمە لەهجەی خۆیەتی لەهجەی خۆی بوو یعنی گرروپێک هەند لەوێ کە سنوور هاتووە ناوچە سونەکانی فارسە کردووە کە ینی ئەوەی سایکزبی کۆکە هات ئەو هێنەی دیاری کرد لە نێوان عێراق و باش بەسەکە شتێک ڕوودا لە عێراق کورد لە عێراق سودمەند دەبێ کو باشووری کوردستان یاخود زیانی بەردەکەن ئەگەر شتێک لە عێراق ڕوودات گۆڕانکاری سونەکان بەێستر بن خۆی ئێمە بەڕاستی لەگەڵ سونەکانی عێراقا ئەزمونێکی زۆر سەختمان هەیە یان هەر لە سەرەتای دەوڵەتی عێراقەوە کە دەوڵەتی عێراق بە هاوکاری لە نێوان ئینگلیز و سونەکان هاتە ئارە یعنی ئەو کاتی کە ئینگلیز هات لێرە لە بشارە شێ مەحموود و شەڕی ئینگلیزی کرد لە کەرکووک شەڕی ئینگلیزی کرد یعنی کوردیژی ئینگلیز بووە بەڵام سونەکان لەگەڵ ئینگلیز بوون شیعەکان ساڵی 1920 ئەوەی پێڵن شۆڕشی ساڵی 20 ساڵەتی العشرین ئەوان کردیان و ناوچەکانی خۆیان ڕزگار کرد بەڵام دواتر بەریتانی هەمووی گرتەوە یعنی کورد و شیعە بەبێ ئەوەی هاوپەیمانی لە نێوانیانە هەبێت هەردووچیان ڕۆژە لە ڕۆژان هاوپەیمانی یەکتری بوون بە شێوەیەکی بابەتیانە و هەردووچیشیان جیرۆدەی دەستی سونەکان بوون لەبەرەوە بەرژەوەندی ئێمە لەوەدانە کە سونەستان فراوان بێت بەڵام شیعەکانیش حەز ناکەن ینی ئەوە کەیفیان بۆ مەسەلەیە نایێت بەڵام سونەکان دەستور مافی ئەوەی داونەتێ لە هەر پارێزگایەک هەرێم دروستکەن تا ئێستا خۆیان هەرێم دروست ناکەن پێ نادەن یاخود مەسەلەکە ئەوە نییە تا ئێستا کەس باسی نەکردووە
تا ئێستا کەس باسی نەکردو هەر کاتێک بیانوێت ئەتوانن هەرێمی سونە دروستکەن بەڵێ نەک هەرێمی سونە ئەتوانن ئەوەی کە خۆیان ئەیانوێت چەند هەرێمێک دروستکەن و یاخود یەک هەرێم یان ناوچە سونیەکان بەسەریەکەوە یعنی نازانم ئێستا ژمارەی پارێزگا سونیەکان چەندە بەڵام ئەگەر گریمان 8 پارێزگا بێت بۆ نمونە ئەتوانن یەک هەرێم لە 8 پارێزگا دروست بکەن کە نزیکەی چارەکی عێراق بێت و ئەتوانێت 8 هەرێمیشیان هەبێت بەڵام ئەمە ئەوەستێتە سەر خۆیان بەڵێ باشە سەبارەت بە ئەو ململانی نێوان ئێران و ئەمریکا ئێستا هەڕەشەی شەڕ هەیە پرسی گفتوگۆ هەیە پێ دوایە شەڕێکی دیکە ڕووداتەوە ئاگەر ڕوودا شەڕێکی ماڵوێران کردە بێ بۆ ناوچەکە بۆ عێراق بڵێن بۆ ناوچەکە بەگشتی نازانم بۆ ناوچەکە چۆنە بێت بەڵام بەدڵنیایەوە ئەگەر ناوچەکە ڕەنگە پڕیشتی بەرکەوێت ئەجینا شەڕەکە بەو جۆرە نابێت کە وڵاتی تریش بگرێتەوە بەڵام ناوچەکە ئالۆز ئەبێت بەدڵنیایەوە نرخی نەوت بەرزە بێتەوە کێشە دروست ئەبێت ڕەنگە هەندێک کێشە لەگەڵ وڵاتانی تروشە دروست بێت یان بەهۆی ئەو شەڕەکە ئەکەوێتە نێوان ئەمریکا و ئێران ئەگەر ئەو شەڕە ڕوویدا پێ دوایە ڕوودا یاخود ئەگەر ڕوودا شەڕێکی درێژخیان ڕوودەدا یاخود من نازانم کە هەموو جارکە ئەڵێن شەڕ یعنی ئەبێت تۆجێک یان بەوردی تۆ مەبەستت لە شەڕ گورزە یان هێرشی زەمینیە یان ئەگەر تۆ ئەوە پێ بڵێت من ئەتوانم پێت بڵێم ینی ڕوخانی دەسەڵاتی ئێران دەتوانن ئەوە بکەن جا بە هەرکامیشان بێ ئەگەر ئەمریکا بۆ ماوەی 2 ساڵ گورز لە ئێران بدات ناتوانێت بێ ڕوخێنێت ئەم ڕژەمە هەر ئەمێنێ ڕوخاندنی ڕژەم بە هێزی زەمینی ئەبێت یان بەبێ هێزی زەمینی هیچ ڕژەمێک ناڕوخێت یان بۆ نمونە ئەگەر بیرت ما بێت ئەو کاتێک کە شەڕی عێراق دەستی پێکرد کە ئەمریکا هێزەکانی هێنا هەمووی لە کوێت کۆی کردەوە ئەنجە وردەوردە پەلەماری عێراقیدا قۆناغی یەکەم شەڕی ئاسمانی بوو نزیکەی 2 هەفتە 3 هەفتە مانگونیوێکی خایاند بەڵام ئەگەر 2 ساڵیشی بخایەندای ڕژەمەکە نەئەڕوخە بەڵام بە هێرشی زەمینی بە دڵنیایەوە توانێ لە ماوەی 21 ڕۆژە کۆتایی پێبێنێت ئەمە ئەوەی کە هاتووە هێرشی زەمینی نییە هێرشی ینی چەکی فڕۆکەیە فڕۆکەش بچێت هەموو شوێنەکان وێران کات و بردومانی بکات ڕژەم ناڕوخێت لە ئاسمانەوە لەسەر زەمی ئەڕوخێت ئەمریکا تا ئێستا ئەوەی نییە ئەمریکیەکانیش ئەزانن مانی بۆ نمونە عێراق نزیکەی 400,000 تا 500,000 سەربازی دابین کرد ئەمریکیەکان بۆ عێراق کۆیان کردنەوە هەر هێزی خۆی نەبوو کۆیان کردەوە هەبوو 15-20 کەسی ناردەبوو شەڕەکە کە دەستی پێکرد 21 ڕۆژی خایاند بەڵام ئەوان بە شەڕی ئاسمانی دەستیان پێکرد بۆ ئەوەی بەرگری عێراق لاواز بکەن ئێستا دواتر هێرشی زەمینی دەستی پێکرد ئێستا باس لە ڕوخاندنی ڕژێمی ئێران ئەکەن بەڵام کەس باسی هێرشی زەمینی ناکات و لەکوێوە هێرشەکەات و تاکوێ ئەڕوات و چێ ئەتوانێت بێتە سەرکار و کۆنتترۆلی ئێران بکات ئەو کاتێک کە عێراق ڕووخا هێز کۆنگرەی لەندەن کۆتایی هاتبوو و کۆنگرەی لەندەن بە پژگیری ئەمریکا بەسترا بوو و هەموو ئۆپۆزیسیۆن ڕەزامەندیان لەسەر مەسەلە سەرەکیەکاندا بوو لەسەر فدرالیزم لەسەر دیموکراسی لەسەر چارەسەرکردنی کێشەکان لەسەر هەموو مەسەلەکان لە کۆنگرەی لەندەن یەکلایان کردبووەوە ئێستا ئەمە ینی ئۆپۆزیسیۆن نییە لە ئێران باش بەسکە فەرپیدواگەر شتێکیش بێ گورزێکی سنووردار دەبێ وەکو 12 ڕۆژەکە کە سنووردار بوو نە ئەوەی تریان جیاوازە ینی خۆی ئەوەی عێراق گورزە ئەوەی عێراق کە هێرشکرای سەر عێراق ئەو کاتە بە گورزی ئاسمانی ئەژمێردرێ بەڵام ئەوەی ئێران ئەوەی جاری پێش و 12 ڕۆژەکە ئەمە ئەتوانی بڵیت شەڕێکی ئاسمانیە یعنی بە موشک و فڕۆکە و بەو شتانەیە
بەڵام گەشەی نەکرد بۆ ئەوەی هێرشی زەمینی بێت ئەمەشیان ئەگەر هەر گورز بێت هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت زیان لە ئێران ئەدات و ئێرانش ئەتوانە زیانیان لێ بدات بەو چەکانێک کە هەیەی و ئەمریکا تا ئێستا ینی ژمارەیەکی دیاری نەکردو ئەگەر مەبەستی گرتنی ئێران بێت یانی گەر مەبەستی ڕوخاندنی ڕۆژێن بێت ئەبێت هێزی زەمینی بنێرێت و ئەو بچن شار بە شار بیگرن کەس باسی ئەم مەسەلەیە ناکات ترامپ یەکجار باسی ئەوەی نەکرد باسی ڕوخاندن ڕژەمەکات بەڵام باسی هێرشی زەمینی ناکات ئەمە من پێم وایە نیشانەی ئەوەیە کە هیچ ئامادەبوونێک ئایا خود ئامادەکاریەک بۆ هێرشی ئاسمانی تا ئێستا لە ئارادانیە و ئەو هێزش کە هاتووە هیچی ئاسمانی نییە مارێژیان هێشتا نەهێناوە کەشتی گەل ئەمە کەشتی گەلە وەکو بڵێت مەتاڕەکەیە مەتار یعنی فڕۆکەکان لەسەر ئەو کەشتیان یعنی ئەمە ئەتوانێت بیباتە هەر شوێنێکیان لە باتەوەی هەموو جار لە ئەمریکاوە بێت و ناتوانێت بێت و بگەڕێتەوە ئەمە ئەتوانێت لەو شوێنەوە لەو کەشتی گەلەوە بچێت شوێنێک مردومان بکات و پاشان بگەڕێتەوە شوێنی خۆی بەڵام ئێران زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەم کەشتی گەلە یان وێران بکات یانی هیچ کێشەی نییە یان بە فڕۆکەکانەوە ئەتوانێت لیدات یانەوە ترسیداریشە بە نسبەت ئەمریکاک باش وەکو دوای پرسیارم لەسەر سەر کۆمار پێ دوای پارتیوێکی دی بگەن بەڕێکەوتن وە شاکانی سوور بوون لەسەر مالیکی یاخود چاوەڕێی چین ئەوەی کە پەیوەندی بە سەرۆکی کۆمارەوە هەیە تا ئێستا هیچ ڕێککەوتنێک لە نێوانیەچێت و پارتی نییە ینی من پێم وایە ئەستەمە ڕێککەوتن بێتە کایەوە بەڵام من باسی ئێستا ئەکەم ئەو کاتێککە ئێستا مالیکی بگۆڕ مالێکی لە ناو گروپەکەی خۆشی هەندێک کە سێف ینی ڕای وایە کە نەچێت یان بۆ ئەوە کەشی زۆرتر بۆ ئەوە ئەگەڕێتەوە چونکە پارەی عێراق هەمووی لە ئەمریکایە یان عێراق ئێستا کە نەوت ئەفرۆشێت وەسڵەکە ئەچێت بۆ نیویۆرک بۆ بانقەکە ئەنجە ئەمریکا پارەکە ئەنێرێتەوە بۆ عێراق ئەگەر ئەمریکا هەڕەشەکانی خۆی جێبەجێ بکات عێراق هەر نەوت ئەفرۆشێت پارەکەشی ئەچێت بۆ ئەوێ ئەتوانێت پارەکە نانێرێت لەبەرەوە بەنسبەت عێراقیەکان ئەمە هەموو کێشەیەکی گەورەیە بەڵێ پێ دوایە دەیگۆڕن یاخود دیار نییە ینی من پێم وایە مالێکی جگە لە مەسەلەی ئەوەی کە لە سەردەمی ئەوە داعش مووسڵی گرت لە مەسەلەکانی ترا زۆر سەرکەوتوو بوو یان ئەوە نییە سەرکەوتوو نەبوو بێت بەڵام بەوە ناوی بەد بوو کە لە سەردەمی ئەوە داعش پەیدا بوو ئەو نەیتوانی داعش لە ناو بێت سوپاس دەکەین بەرزکە فەریدە سەر مادوماکری سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان